داواتان لێ دەکەم بچن سبسکرایبی کەناڵی ئەم سکوادە بکەن کە هەمیشە لایڤی زۆر ناوازە لە کەناڵەکەی دەکاتەوە. هەروەها 15 دلار کارتی مۆبایلی کردوتە تیر و پشکەوە بۆ ئەو کەسانی کە سبسکرایبی کەناڵەکەیان دەکەن. ئەو هەلە لە دەستی خۆتان مەدەن سبسکرایبی کەناڵەکەی بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن کە لینکەکەیم لە دیسکریپشن داناوە. بەو زۆرە ناوتن دەچێتە تیر و پشکەکەوە. کاتێک دەگاتە 2000 سبسکرایب کارتەکان بەسەر 3 کەسدادا بەش دەکات. هەروەها لینکی دیسکۆردەکەشیانم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیەدا داناوە. بچن پشتگیریان لێ بکەن ئینشاءالله بەدڵی هەموو لایەکتان دەبێت. سێگۆشەی بەرمۆدا دیاردە و هێمایەکی نامۆیە کە هیچ شیکردنەوەیەکی بۆ نییە و هەروەها نهێنیەکیشە کە زانایانی زۆری بەخۆیەوە سەرقاڵ کردووە. هەندێک وەڵامی بۆ دۆزراوەتەوە. بۆ نمونە دەگوترێت کە هۆکارەکەی ئەوەیە هەمیشە تۆپەڵە هەورێکی زۆر لە ناوچەی سێگۆشەی بەرمۆدەدا بوونی هەیە، بەڵام ئەمە وەڵامێکی زۆر دڵنیاکەرەوە نییە. هەروەک مەتەڵێکی لێ هاتووە لەوانەیە ڕاست بێت و لەوانەش ڕاست نەبێ. بابەتی ئێمە شتێکی جیاوازە. ئەمڕۆ لەم ڤیدیۆیەدا کۆمەڵ شوێنێکی شەیتانیتان پێنیشان دەدەم کە زۆر لە سێگۆشەی بەرمۆدە نامۆترە کە چەندین نهێنی و دیاردەی سروشتی و سەیر و سەمەرەی تێدا ڕوودەدا و هیچ کام لە شارەزایان نەیانتوانی ڕوونکردنەوەیکی تەواو بدەن لەسەر ئەم شوێنانە. فەرمون بینەر بن. نۆیەم سێگۆشەی بریز ووتر دەکەوێتە 200 کیلۆمەتر باشووری ڕۆژئاوای ماسیوتیوس کە دەکەوێتە باشووری بۆستنەوە کە چەندین ڕووداوی نامە و سەیر و بینینی بوونەوەری نامۆی بەخۆیەوە بینیوە. لە ساڵی 1976 لە راپۆرتێکدا ئاماژە بەوە کرابوو کە پیاوێک تارمای سەگێکی گەورەی ساوسوری بینیوە لەم شوێنەدا و لە راپۆرتێکی تردا ئاماژە بە بینینی ئاژەڵی شوێندراوی تری نامۆ دراون و کەسێکش لە ئاسماندا فانۆسێکی گەوری بینیوە بۆ ماوەی 40 خولەک، بەڵام دواتر دیار نەماوە و چەندین نهێنی و دیاردەی تریشی تێدا هەیە. هەشتم سێگۆشەی بینینگتۆن دەکەوێتە باشووری ڕۆژئاوای فریمۆنت. 5 کەس بێسەر و شوێن ببوون لەم ناوچەیەدا و هیچ پاشماوەیەکیان لە دوای خۆیاندا بەجێ نەهێشت و کۆتا حاڵەتی ونبوون لەم ناوچەیەدا لە مانگی 10 ساڵی 1950 بوو کە ئافرەتێک بوو بە ناوی فرەی دەلانزەر. ئەمە تاکە کەس بوو کە تەرمەکەی لەم شوێنەدا دۆزرایەوە، بەڵام جەستەکەی شی ببوویەوە چونکە دوای 5 مانگ لە دیارنەمانی ئەو کات توانی بوویان تەرمەکەی بدۆزنەوە و بەهۆی دواکەوتنیان نەیان دەزانی کە هۆکاری ونبوونەکەی چی بووە یاخود چۆن مردووە. حوتەم سێگۆشەی میشیگان ناوچەیەکە دەکەوێتە ناوەندی دەریای میشیگان، ناسراوە بەو شوێنەی کە فڕۆکە و یەختەکان تێیدا ون دەبن. نمونەش فڕۆکەی نۆرث وێست 2501 کە بەڕێکەوتە بوو بەرەو نیویۆرک. هەروەها 58 سەرنشینی لەسەر بوو. بەهۆی خراپی کەش و هەواوە ناسار بۆ ڕێڕەوەکەی بگۆڕێ و بەسەر دەریای میشیگان بفڕێ و دوای ئەوەی بەرەو ئەو ناوچەیە بەڕێکەوت لەو کاتەوە دیار نەماوە. ئەم شوێنە کۆتا شوێن بووە کە فڕۆکەکە تێیدا بینراوە و نە سەرنشینەکان دۆزراونەتەوە نە پاشماوەی فڕۆکەکەشیان دیارماوە. شەشەم بۆین پلازنت ئەمە ناوچەیە کە دەکەوێتە وڵاتە یەکگرتووەکانەوە و بە سیرۆکە خەیاڵی و ئەفسانەکان ناسراوە. بە ناوبانگترینیان سیرۆکی ئەو بوونەوەرەیە کە دەگوترێت زیاتر لە 100 کەس بینیویانە. ناسراوە بە مۆثمان کە خاوەنی ساوێکی سوور و باڵێکی گەورەیە کە درێژەکەی دەگاتە 3 مەتر و هەروەها گوتراوە کە دەفڕێ بە ئاسمانەکاندا بەبێ ئەوەی هیچ دەنگێک دەربکە یاخود هەستی پێ بکەیت و زۆر سیرۆکی دەربارەوە بڵاو کراوەتەوە. یەکەم جار کە بینرا لە 12 مانگی 11 ساڵی 1962 بوو لە کیلیدن لە ویلایەتی ڤرجینیا. ئەویش کاتێک 5 پیاو لە قەبرستانێک بوون خەریکی ئامادەکردنی گۆڕێک بوون بۆ یەکێک لە مردووەکان. پاشان ئەوەندەیان زانی بوونەوەرێکی سەیر و سەمرە بەبان سەریاندا دەسوڕایەوە و لەسەر دارەکان دەنیشتەوە و زۆر ترسی دەخستە دڵیانەوە و ئەوانش دوای ناشتنی مردووەکە بە زووترین کات ناوچەکەیان چۆڵ کرد. پاشان دوای چەند ڕۆژێک بینینی ئەم بوونەوەرە لە شارەکە زیاتر و زیاتر دەبوو و هەندێک باوەڕیان وایە کە ئەمە بوونەوەری ئاسمانیە. پێنجەم کێڵگەی بیگلۆ ئەمە کێڵگەیەکە دەکەوێتە باکووری ڕۆژئاوای ویلایەتی یۆتا و چەندین دیاردە و حاڵەتی ترسناک و نامۆی بەخۆیەوە بینیوە. لەو دیاردانش دەرکەوتنی تەنی سەیر و نامۆ و کەشتی ئاسمانی، هەروەها دەرکەوتنی ئاژەڵەکان بە کوژراوی کە بە دڕندەترین شێواز کوژراون و دەرکەوتنی گورگی زۆر گەورە و تۆقێنەر. خاوەنی کێڵگەکە دەگێڕێتەوە کە ڕۆژێکیان گورگێکی زۆر گەورەی بینی
و هەروەها هەوڵی دەدا تەقی لێ بکە بەڵام دواتر دیار نەما بۆیە هەڵسا بە فرۆشتنی کەلگەکە بەڕێکخراوێکی زانستی و ئێستا کراوە بە تاقیگەیەک بۆ لێکوڵینەوە لەو ڕووداوە سەیرانی کە لەو شوێنە ڕوودەدەن. چوارەم دەریای ئەهریمن یاخود دەریای شەیتان. ئەمەش ناوچەیەکە لە زەریای هێمن لە بەرامبەر کەناراوەکانی یابان ناسراویشە بە ڕووداوە سەیرەکانی و هەروەها دیار نەمانە بێهۆکارە بەناو بانگەکانی. ئەم ناوچەیە هێزێکی موگناتیزی سەیری هەیە بەهۆی ئەو گڕکانانەی کە نزیکن لێوەی هەروەها لەگەڵ حاڵەتەکانی ونبوون لەم ناوچەیەدا. لە ساڵی 1952 حکوومەتی یابان تیمێکی پشکنینی بە بەلەمێک نار بۆ ئەو ناوچەیە هەتا زانیاری دەربارەی ئەو شوێنە کۆ بکەنەوە. سەرنشینانی بەلەمەکە نزیکەی 31 کەس بوون بەڵام کاتێک گەشتنە ئەو شوێنە کەسیان بە سەلامەتی دەرنەچوون و هەمویان بزر بوون و تاکیان نەدۆزرایەوە. بۆ چوون و بیر و باوەڕەکانی سەبارەت بە دیارنەمانی بەلەمەکە بەم شێوازەیە یەکەمیان دەوترێت کە بەهۆی گرکانەکانەوە لە ناوچوون، دووەمیش دەوترێت کە بوونەوەرە ئاسمانەکان ئەوانیان ڕفاندووە بۆیە دەڵێن کە تا ئێستا وەڵامێکی دڵنیاکەرەوە بوونی نییە لەسەر ئەم ڕووداوە. سێم دەریاسی ئەنگی کۆنی. ئەم دەریاسەیە گوندێکی گەورەی بە تەواوەتی لەناو برد و خاپووری کرد. سیرۆکەکەش بەڕاو کرد زۆ لەی بڵەوە دەستی پێکرد کاتێک دەویست شوێنێکی مانەوە بۆ خۆی بدۆزێتەوە بۆیە چووە گوندی ئینوایت کە دانیشتوانەکەی دەگەیشە 2000 کەس و کاتێک گەشتە ئەوێ شتێکی سەیر ڕوویدا بوو. تەماشای کرد گوندەکە هیچ کەسێکی تێدا نەماوە و هەروەها بینیتی کەرەسی دانیشتوانی گوندەکە لە هەموو ماڵ و خواردن و جلوبەرگیان لە شوێنی خۆی بەجێماوە و شوێنەکە هیچ جێگەیەکی وێرانکاری یاخود کوشتنی پێوە دیار نەبوو بەڵام ئەو مرۆڤانی لەوانە دەژیان هیچیان بوونیان نەمابوو. دووەم ناوچەنە ئاسایەکەی باشووری دەریای ئەتڵەسی. ناوچەیەکە بەرامبەر کەناراوەکانی بەرازیلە و ئەو ناوچەیەش خاوەنی سەرنڕەوشتێکی نائاسایی هەیە کە جێی دەکاتەوە لە ناوچەکانی تر. تیشکدانێکی زۆر بوونی هەیە لەم ناوچەیەدا چونکە نزیکە لە هێڵی جیهانی تیشکدان کە ناسراوە بە هێڵی ڤانهاین. ئەم تیشکدانە دەبێتە هۆی تێکسون و وەستاندنی مانگە دەستکرد و کەشتە فڕیوەکان کە بەسەریدا دەڕۆن. هەروەها تیلیسکۆبی هابل تێکس و کاتێک بەسەر ئەم ناوچەیە تێپەڕی بۆیە ئێزگەی ئاسمانی نێودەوڵەتی بڕیاریدا قەدەغە بکرێت لەسەر کەشتە ئاسمانەکان و مانگە دەستکردەکان بفڕن بەسەر ئەو ناوچەیەدا. زاناکان تاوەکو ئێستا نەیانزانیوە چۆن ئەم تیشکانە بەو شێوازە کار دەکەن لە ئامێرەکان و تێکیان دەدەن. یەکەم شاخی ئەفسانەکان. ئەمە زنجیرەیەک شاخن دەکەونە ڕۆژهەڵاتی پایتەختی فینێکس لە ئەریزۆنا بۆیە ئەم ناوی لێنراوە چونکە شتی ئەفسانە و خەیاڵی زۆری پێوە بەستراوە. بەناوبانگترینیان چیرۆکەکەی پیاوێکە بە ناوی یعقوبلز کە تێیدا وتراوە ئەم پیاوە کانگایەکی ئاڵتونی دۆزیوەتەوە لە نێو شاخەکاندا و ناوی ناوە کانگای ئاڵتونی هۆڵندی بزر بوو و شوێنەکەی بۆ کەس ئاشکرا نەکرد بوو تاوەکو مرد و گیانی لە دەستدا. هەرچەندە تاوەکو ئێستا لیژنەی گەڕانی زۆر نێردراون بۆ گەڕان بە دوای ئەو شوێنەدا هەتا کانگا ئاڵتونەکە بدۆزنەوە بەڵام تا ئێستا نەدۆزراوەتەوە و هەروەها ئەو کەسانی کە نێردرابوون بۆ ئەو شوێنە گیانیان لە دەستدا و هیچیان نەگەڕانەوە و دەگوترێ ڕوحی ئەو کەسانی کە بە دوای کانگاکە دەگەڕان ئێستا لە نێو شاخەکاندان. و تا ئێستاش ئەم ناوچانە وەک مەتەڵێکی بێوەڵامی سەرگۆی زەوی ماوەتەوە. ئێوە ڕاتان چیە لەسەر ئەم شوێنانە؟ دەتوان ڕاو پێشنیارەکانتانمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینێری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و هەروەها لە بیرشتان نەچێت ئەگەر دەتانەوێت بابەتی زیاتر لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات. و ئەگەر هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە یاخود هەر شتێکی تر بێ ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.